الحمد لله حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. يا ربنا إنا نعوذ بك من قلب لا يخشع، ومن علم لا ينفع، ومن نفس لا تشبع، ومن دعاء لا يستجاب لها. خۆشەویستان ئامادەبووان، خوشک و برا بەڕێزەکان، لە زنجیرە باسەکانی قەدەغەکراوەکانە ئەمڕۆ باسی یەکێکی تر لە قەدەغەکراوەکانتان عەرزەکەین کە لە ناو خۆمانە و لە وڵاتی ئێمە و لە زۆربەی وڵاتانی ئیسلامیشا باوە. ئەویش قەدەغەکردنە لە سوێن خواردن بە غەیری خوای پەروەردگار، یان ئەتوانم بڵێم بابەتەکەمان باسی هەندێ سوێن خواردنی قەدەغەکراوەکە. ئەگەر ئەمڕۆ تەواو بێ بابەتەکە تەواویەکەین، ئەگەر تەواو نەبێ بۆ وتاری دوو سبەی ئینشاءالله هەر ئاماژەی پێەکەین. بابەتێکی گرنگن، پەیوەستە زیاتر بە بواری عەقیدە و بیر و باوەڕەوە، بۆیە پێویستە ئێمە قسەی لەسەر بکەین. خۆشەویستەکانم، ئیمامی نەوەوی لە کتێبی ڕیاض الصالحینە ئەفەرمێ خوای تەعالا نەهی کردووە، یا پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم نەهیان کردووە لە سوێن خواردن بە مەخلوق، یعنی هیچ مەخلوقێک بە مەخلوق سوێن بخوا ئیتر ئەو مەخلوقە ئەو ئافەرمێ کە نەبی والكعبة والملائكة والحياة، يعني وەکو پێغەمبەران، يعني یا پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم سوێنی پێ بخۆی، یان سوێن بە کەعبە بخۆی بە ماڵی خوا، یان سوێن بە مەلائیکە بخۆی، یان سوێن بە گیانی فڵان و گیانی فیسان بخۆی، یان سوێن بە ڕۆح بخۆی، یان سوێن بە نیعمەتی کاربەدەست بخۆی. یعنی دیارە زمانێک بووە خەڵک سوێنی خواردە بە نیعمەتی سوڵتان. هەندی ڕیاباز هەبوون بۆی خۆیان لە کاربەدەست نزیککەنەوە، یعنی سوێنیان بۆ خواردووە، یان بە توربەی فڵانە کەس، یعنی بە خۆڵەکەی فڵانە کەس. دیارە ئەمە قەومانێکەن سوێنە خۆن بە توربەی حوسەین و بە توربەی حەسەن و بە توربەی فلان و فیسان و ئەمانە. ئەم سوێن خواردنانە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەموو ئەمانە قەدەغەکراون، و ئەوەشی وا وەک ئەمانە بێ. هەموو مەخلوقاتێک تۆ بۆت نییە سوێن بە هیچ مەخلوقێک لە مەخلوقاتەکانی خوا بخۆی، بەڵام خوای تەعالا خۆی سوێن بە مەخلوقە گەورەکانی خۆی ئەخوا لە قورئانە، وەکو ئەفەرمێ والضحى، وەکو ئەفەرمێ والفەجر، وەکو حتا بە پێغەمبەریش ئەفەرمێ لەعەمروکە، بە گیانی تۆ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یعنی ئەم سوێن خواردنانەی خوا بە مەخلوقە گەورەکانی ئەی خوا، بەڵام ئێمە بۆمان نییە سوێن بە هیچ مەخلوقێک لە مەخلوقاتی خوا بخۆین جگە لە خالق نەبێ، جگە لە ئەڵڵا نەبێ، و لە ناوە جوانەکانی خوا و لە سیفاتە بەرزەکانی خوای پەروەردگار، وەکو کەلامی خوا. یعنی دروستە سوێن بخۆی بە قورئان، بە کەلامی خوا، چونکە قورئان کەلامی خوایە. ئەمە مەسئلەیەکە زۆر گرنگە و زۆر پێویستە قسەی لەسەر بکەین. طبعا هەندێک لە مامۆسایانی ئاینی لەم مەوزوعات تۆزێک شلگیری ئەکەن، بەڕاستی یعنی شلگیریەکان بێمەعنایە. یعنی تۆ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەدەغەی لە شتێک کرد، ئیتر تۆ بۆ شلگیری بۆ بکەیت؟ تۆ بۆ بڵێ مەبەست ئەوە نییە، مادام تۆ بەخوای نەزانی و ئەگەر بەخوای بزانی ئەو کاتە دروست نییە. ئەم قسە یعنی لە ڕاستیە قسەیەکی نابەجێیە، یعنی قسەیەکی نابەجێ. هیچ کەسێ باوکی خۆی بەخوا نازانێ و سوێنیش بە قەورەکەی خوا، هیچ کەسێک پێغەمبەر بەخوا نازانێ و سوێنیشی پێخوا. کەوابوو سوێن خواردنەکە لە مەوزوعی سوێنەکەیە، نەک لە مەوزوع ئەوەی تۆ بەخوای بزانی. جاکە تۆ بەخوا بزانی کافر ئەبی، لە ئیسلام دەرئەچی. خوا پەنامان بدا تۆ هیچ کەسێک جگە لە خوا بەخوا بزانی بۆ دینت زۆر زۆر خەتەرە. بەڵام سوێن خواردن بە غەیری خوا شرکی ئەکبەر نییە، شرکی ئەصغەرە. یعنی شرکی نییە ئینسان لە ئیسلام دەرکە،
ئەمە فەرقێکی گەورەیە ڕەدی قەولی ئەو مامۆسایانەی شەداتەوەکەوە ئەڵێن ئەگەر تۆ سوێنەکەت بەخوا زانی کابرات بەخوا زوانی سوێنی پێ بخۆی ئەو کاتە شیرکە ئێمە ئەڵێن ئەگەر ئەو کاتە سوێن بەغەی یعنی کەسێ بەخوا بزانی ئەوە شرکە لە ئیسلام دەرتەکە بەس ئەم شیرکە شرکی ئەزغەرە شرکێکە کە لە ئیسلام دەرت ناکە بەڵام نابەجێ و زۆربەی جار کاتێک هەندێک لە مسلمانان کاتێ شتێکیان بوتایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیفەرموو ئاگات لە خۆت بێ وا نابێ بۆ نمونە یعنی هەندێک لە مسلمانان لە شیعرە ئەیان فەرموو لە شیعرەکانیانە مەسەلەن یەکیان ئەیوت ئێمە پێغەمبەرێکمان تایە ئەزانێ بەیانی چی ڕوئەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی وا مەڵێ ئەوە غەڵەتە هەر ئەوەی پێشوو بڵێ ئەمەیان غەڵەتە من نازانم بەیانی چی ڕوئەدا ئیلا مەگەر ئەوەی کە خوای گەورە هەندێک شتی بە پێغەمبەر وتووە هەندێک جا لە قورئانە خوای تعالی بە پێغەمبەرە فەرمێ قل لو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير من ئەگەر بمزانایە غەیب چییە زۆر جار شتیش هەندێک بوو خۆمم لێ نەئەدا هەندێک شت بوو ئەڕۆی منایەوە دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ئەوەنە لە غەیبە زانێ کە خوای گەورە فێری کردووە جگە لەوە غەیب بەس خوای گەورە ئەیزانێ قل لا يعلم الغيب إلا الله جگە لە خوا کەس غەیب نازانێ إلا من ارتضى من رسول إلا هەندێک کە بە پێویستی زانیە داوێتی هەندێک لە پێغەمبەرەکان يعني خوای تعالی هەندێکی داوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا بە پێغەمبەرەکان ئەویش تۆزێک ئەوەندەی کە پێویستیان پێبێ جا ئەبێ ئاگامان لێی بێ ئێمە بڕێ زیادەڕەوی هەیە جاری وا هەیە ئەیکەین ئەم زیادەڕەویانە بمانەوێ نەمانەوێ زیادەڕەویە وەکو چۆن هەنیە کەسەیە لە بڕێشترا زیادەڕەویەکە ئێمە ئەڵێن تۆ زیادەڕەویەکەی ئێمەش لە بڕێ مەسائلە هەیە زۆر جاریان شلڕەوی تیاکەین یان زیادەڕەوی تیاکەین ئەبێ ئاگامان لێ بێ جا گوێ بگرن بۆ ئەم حەدیسانە کە ئیمامی نەوەوی ئەیهێنێتەوە بەڵگە بێ لەسەر ئەوەی کەوا سوێن خواردن بە غەیری خوا دروست نییە ئیبن عومەر ئەیگەڕێتەوە ئەفەرمێ حديثێکمان بۆ ئەگەڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی عومەر و لەگەڵ کۆمەڵێ لە ئەصحابە لە سەفەرێکا بوون دیارە هەندێک سەحابە لەوانەی ئیمامی عومەر سوێنیان بە باوکیانە خوارد و تا ئەو کاتەش حرام نەبوو طبعا چۆن عرق ماوەیەک حرام نەبووە سەحابە هەبووە خواردوێتیوەی بەڵام دوای ئەوە خوای تعالی حرامی کردووە دیارە بڕێک تشریعیش هەیە مدەیەک لە مدەکان خوای گەورە مەجالی داوە دوای ئەوە خوای گەورە حرامی کردووە یەکێک لەوانە مەسەلەی سوێن خواردنە بە غەیری خوا ئەفەرمیان دێکیان سوێنیان نەخوارد بە غەیری خوا جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە حەدیثی صحیحە کە طبعا ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە لە 530 و ئیمامی مسلمیش حەدیثەکە لە 1646 ئەیگەڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إن الله ينهاكم إن الله تعالى ئەخران دێکەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی قەدەغەی کردەیە کاتێک کابرا یەهودیەکە وتی پێیوتی ئێوە شەریک بۆ خوا قەرارەدەن پێغەمبەر دوایی خۆی قەدەغەی کردە نا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆیەوە دین قەدەغە ناکە نە حەڵاڵ نە حرام پێغەمبەر لە خۆیەوە نایکە بەڵکو خوای گەورە خۆی کردوێتی ئەوە تا خۆی ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ إن الله ينهاكم يعني خوا قەدەغەتان لێکە أن تحلفوا بآبائكم خوا قەدەغەتان لێکە سوێن بە باوکتان بخۆن فمن كان حالفا هەر کەسێ سوێنی خوارد فليحلف بالله با سوێن بەخوا بخوا ئەو ليصمت یا با بێدەنگ بێ سوێن نەخوا لە ڕیوایەتێکی تری صحیحە هاتووە هەر ئەو حەدیثەیە بەس بە ڕیوایەتێکی تر هاتووە ئەفەرمێ فمن كان حالفا فلا يحلف إلا بالله أو ليسكت هەر کەسێ سوێنی خوارد با یا بەخوا سوێن بخوا یا بێدەنگ بێ لە ڕیوایەتێکیان ئەڵێ یەسمت لە ڕیوایەتێکیان ئێژێ یەسکوت هەردگیشی هەر معناکەی یەکێکە لە کوردیە یعنی بێدەنگ بێ ئەم حەدیثە ئەوە ئەگەیەنێت کە نابێ ئینسان سوێن بە مەخلوق بخوا ئەم حەدیثە ئەوە ئەگەیەنێت کە سوێن خواردن ئەبێ بەس بە تەنیا بەخوا بێ ئەم حەدیثە ئەوە ئەگەیەنێت هەر کەسێک سوێن بە غەیری خوا بخوا گوناحبارە بێ طبعا لەیرە یەکێک لەوانەیە قسەیە بکا بڵێ آخر من
جار وایە سوێنەکە بە درۆ ئەخۆم، حەز ناکەم ناوی خوا بە درۆ بێنم. طبعا ئەمە عەبدوڵای کوڕی مەسعودی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەڵامی ئەو کەسە ئەداتو. عەبدوڵای کوڕی مەسعود وەڵامی ئەو کەسە ئەداتو، ئەفەرمێ من پێم خۆشە سوێن بەخوا بخۆم بە درۆیشۆ، بەس سوێن بە غەیری خوا نەخۆم بەڕاستۆ. عەبدوڵای کوڕی مەسعود ئەفەرمێ من پێم خۆشە سوێن بە غەیری خوا، سوێن بەخوا بخۆم ئەگەر درۆیش بێ، بەس پێم خۆش نییە سوێن بە غەیری خوا بخۆم ئەگەر ڕاستیش بێ. طبعا ئەم حەدیثە معنای چییە؟ معنای ئەوەیە سوێن بەخوا بە درۆیشۆ بخۆی تۆ گوناحێکت توش بۆ درۆیەکت کردێ، طبعا درۆ کەم نییە بەس گوناحە، بەس سوێن بە غەیری خوا بخۆی بەڕاستیشۆ بیخۆی تۆ شەریکت بۆ خوا قەراردا. شەریک لەکوێ و گوناحێ لەکوێ؟ کەوابوو ئەبێ ئاگامان لێی بێ، ئینسان نابێ ئەوە بکاتە عوزر بێژێ وەڵا من مەبەستم با وە درۆ سوێنم، ئەیوە درۆ مەکە کاک، ئەی درۆ مەکە کاک، خۆ کە زۆری لێت نەکردە درۆ بکەی، ئەمجا کە درۆی شەکەی سوێن مەخۆ. ئینسان بۆ بە درۆ سوێن بخوا. لە حەدیثێکی ترا هاتووە عەبدوڕەحمانی کوڕی سەمورە ئەیگەڕێتەوە، حەدیثەکە طبعا ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە بۆمان لە حەدیثی ژمارە 1648 ئەفەرمێ قال رسول الله صلى الله عليه وسلم لا تحلفوا بالطواغي ولا بآبائكم. للرواية كتير أفرمي لا تحلفوا بالطواغيت. طبعا هم حديثة إمامي مسلم وكباس ما كان يجريته وإمامي نسائيش يجريته بس بالرواية طواغيتك. يعني شيء أم حديثة بيغمر صلى الله عليه وسلم أفرمي سن ببتكان مخون لزماني بيغمرها صلى الله عليه وسلم لزماني جاهليتي بيش إسلاما خلق بتيا برست بتيا برست أي أو بتانا خلق عبادتي بو بتكان كرت والسويني ببتكان أخوار. جاء بيغمر صلى الله عليه وسلم أفرمي سوين ببت مخون وسوين بباوبا بيرانتان مخون چونکە ئەوە قەدەغەی لێکراوە لەلایەن خواوە. ئێسەش يعني ئەمە طبعا خەڵکێکی زۆر هەیە ئێستا ئەنواع و ئەشکال بتی تر ئەپەرستێ. ئێستا حالیان لە دنیاە با بزانن بتی تر هەیە، يعني بەس لە زەمان ئەوە نەبوو بێڵێ زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بت بووە و تر دوای ئەوە بت نەما. بت هەیە بەس لە وڵاتی ئیسلامە بت نەماوە، بەڵام لە وڵاتەکانی ترا بت هەیە. ئەوە تا لە یابانە ئێسەیش زۆرێک لە وڵاتانی ئاسیا خەڵکێکی زۆر ژمارەیان ئەگاتە نزیک ملیارێ کەس، یعنی 1000 ملیۆن خەڵک تا ئێستا بوذا ئەپەرستی. خەڵک بوذا ئەپەرستی. بوذا بتێکە لە بتەکان یابانیەکان و سینیەکان و هەندێک لە مالیزیا هەنێ خەڵکەیە ئەیپەرستن، هەندێک وڵاتەیە تا ئێستا يعني بوذا ئەپەرستن. هەنێ خەڵکەیە لە هەند گا ئەپەرستێ، گا ئەپەرستن، يعني ماڭا ئەپەرستن. خۆزگا زۆر جار ئەم شتانە ئینسان حەزەکە بە چاو خۆتان بیبینن. خۆزگایە ئێستا داتاشۆیەکمان بواە و ئەلێرە پێتانم پیشان بدایە چۆن خەڵکانێک هەیە لا يزال عينا وقت زماني بيشي بيغمبر صلى الله عليه وسلم بو بت سجدة أبن عبادتي بتكن يان چون خلقانيك هي ريخي مانا أساونا دمچاوانا وميزي مانا أخونوا وبجير زق مانا يرت أبن وقناعتي أنواعي كأما بركته وأما خوايانا وعيبرستن وخلقانيك هي طبعا أواني كوا مانا أبرستن جماريان ل 400 مليون تيبركا 400 مليون خەڵ لەسەر زەویان ماڭا ئەپەرستی و چەندین ملیۆن لەسەر زەویان لە فەڕەنسا و لە هەندێک وڵاتانی تریش لا يزال تا ئەم دەقەیەی خۆمان چەند ملیۆن ئەبن 1.2 تا ئێستا مشکە پەرستن و ڕسکە پەرستن و جرژە پەرستن. عەجایبمان نێ و خەڵکێکەیە لەسەر زەویە ئێستا حالیەن ئافرەتە پەرستێ، ژنە پەرستی و زۆریشە. و طبعا هەیە عیسا پەرستن عليه السلام، کردویانەتە خوا عیسا پەرستن، ئەڵێن کوڕی خوایە.
معناي كأوان سجد بوس زائدة بنيا عبادتي زائدة كيا زائدة كان قيب مليانا كان سردليانا يعني هو معناه أويا كأوان قناعتي أنوايا كركي خوا لخاج دريا كعيسى أوان بوي بيانا وتري صليبي جا صليبي يعني أويا كلخاج يعني صلب كريا تقي سيدارو صليبي يعني أواني كإيسى إما بيان يجن مسيحي إما غلطين يعني چونك أوان مسيحيين يعني للراسيا شوني مسيح نكوتون عليه السلام أوانا صليبين يعني واتا قناعتيان بويا كعيسى كجراوة وعيسى كري خوايا ولخاج دراوة أجينام مسيحي أوانا كبراز تقيني شوني عيسى كوتون وهني كان إيمانا ببيغمري خوش مان هي طبعا والديانة تريج زورة لسرزوية يعني غير إخوة أمرو سرزوي 7 مليار خلقي تياي تقريبا 7 مليار يعني أم كري زوية أم توبي زوي كإيمان بسريوة 7 مليار خلق يستل سرزوية أجين 7 مليار واتا 7,000 مليون خلق لسر زوية يسا أجين أم 7,000 مليون تنها مليون يكو تقريبا ربعيكي مسلمانة باقي كاني غير دين وزور بشيان شريك بو خواي قورا قرار هذا بل خوش يسكن لحديث كتيرا كبريدة بمان أجريته خواي للرازي بصحابي بيغمرة صلى الله عليه وسلم أفرمي بيغمري خوا فرموي من حلف بالأمانة فليس منا أفرمي لأيمني كسيح سون بأمانة بخوا ديار زمانك لزمان كان خلق سوني بأمانة خواردية سوني بأمانة خواردية بيغمر صلى الله عليه وسلم فرميتي هر كسي سون بأمانة بخوا لأيمنية وهروها بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي لحديث كتيرا أفرمي من حلف كيسيون بخواف بلي من بريء لإسلام ديار خلقان كيسيون يان خواردوها ها خلق يسيش لا يخوا من خوا بنامنده ها خلق يسيون خوا عليه أجر فلان تشتوا أجر فلان تشتوا نبي خوا بنامنده عليه من يهوديم يا نازا من مسيحيم خوا بنامنده يا من فلان تشتم اگر يا كافر بم خوا پنامان دا وعلي اگر فلان تشت نبي جاء پیغمبر صلى الله عليه وسلم افرمي اگر او تشت نبو او پنا بخوا بي كافر به اگر او تشت دروبي او سيونكي بي خوارد كافر ابي اگر او تشت وابي يعني كافر سيوني خوارد وتي فلان تشت وايا اگر وانوي كافر ابم كافر بم اگر تشتكى وابو قسكي او سيونكي راز بو پیغمبر صلى الله عليه وسلم افرمي اگر سيونكي شي راز بي كابرا بسلامتي تواوتي ناغرته وناو ايمان يعني اگر سيونكي درو بي اوت حديثك وافرمي من حلف فقال اني بريء من الاسلام فان كان كاذبا اگر دروبك فهو كما قال او وك او وايك اخوي يجيتي يعني خوا بنا منده يعني وك او وايك اخوي نبي بريء من الاسلام طبعا اگر راسيش بكا وان كان صادقا فلن يرجع الى الاسلام سالما اگر راسيش بكا بسلامتي تازنا اگرتنا اسلام يعني نقصان دينك جاء انسان امس ينانا بو بخوا يعني كي ضروره ايما خوا پنامام دا سيوني بخوين كدينك ما لق بكا چی ضروره منو تو سيوني له بخوين خوا پنامام دبلين ولا اگر وا نبي واما واگر يعني حق نية إنساني مسلمان خوي لمشتانا بدا لحديث كترى ابن عمر يعني عبد الله يكري إمام عمر بما نجريته وخوان للرازي به أفرمي أنه سمع رجلا جويل كابرايك بو سوني خواد وتي لا والكعبة وتي نخير سون بيبا كعبة سوني بكعبة خواد قال ابن عمر إمامي عبد الله يكري عمر فرمي لا تحلف بغير الله فرموي سن بغير خوا مخو فإني سمعت رسول الله صلى الله عليه وسلم من جملة بيغمري خوشويز بو فرموي صلى الله عليه وسلم من حلف بغير الله فقد كفر أو أشرك هركس سن بغير خوا بخوا أو كفري كرديان شريكي بخوا قرار دا بلان دروسة توسيون بخوي وربي كعبة دروس نية بيجي والكعبة بس دروسة بيجي وربي كعبة وپروردگاری کعبه دروست سیون بخوی چونکه او بخواه بس بیجی و کعبه دروست نیه
ئەمە مەسئلەیەک بۆ حەزم کرد ئینشاءالله جەنابتان لێ ئاگادار بن. ئێستا ئەڕۆین سەر بابەتێکی تر هەر لەم بابەتانەیە لە مەسائلی سوێنە ئینسان يعني زۆرتر ئاگامان لە خۆمان بێ و وریاتر بین. ابن مسعود بۆمان ئەگەڕێتەوە طبعا عەبدوڵڵای کوڕی مەسعود خوای لێ ڕازی بێ ئەصحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویستمان سەڵاواتی خوای پەروەردگاری لەسەر بێ فەرمووی من حلف على مال امرئ مسلم بغير حقه لقي الله وهو عليه غضبان. طبعا ام حديثة لبخاريها هاتوا بحديث سيوسي ولا مسلمي شهاتوا بحديث 135 جو بقرن ام حديثة طبعا يسبراين خلق زور زور اماكا ام تاوانا قوريه طبعا اميكك لتاوانا هر قورة كان ككبائرة تاوانيكي زور قوريه وإنسان تيا أبا براستي وخلقك زورش من هي أم سونا أخوة سونا كتشيا عبد الله كري مسعود أفرمي هر كسي سون بخوا لسر مالي بسلماني مالو ساماني بسلماني خانويتي ماليتي سياريتي هر عرزة زوية هر تشتيك كي سون بخوا بنا حق بلي أوهي منه للروجي قيامتا كاتي اقاتو خواي تعالى لي توريه خواب من باريس چنه خلقي امرو زوي خلق داگيركا وسيوني شخوة اروات محكمة عليه والله اما هي خومو طحو چنه خلقي ماري خلق داگيركا كابرا لي قوميا مالكي داگيركا عليه سنم ليو امانه چەند کەسێ خەڵکی زۆر هەیە هەر بسڵمانان یعنی خۆ من باسی کافرسانی ناکەم من باسی کوردستانەکەم من باسی کەلار و سمود و کفری و ئەماناکەم چەند کەس هەیە خەڵکی زۆر هەیە خەڵکی زۆر هەیە لەخوا ناترسێ ماڵی خەڵک داگیرەکە ئەبی ئومامە الصحابي بيغمر ناوي خوي ناوي إياسي كري ثعلبية حارثية لبني حارثة يعني عشرتكي خوالي الرازي فرمي أن رسول الله صلى الله عليه وسلم بيغمر خوشي اسمه صلى الله عليه وسلم فرمي من اقتطع حق امرئ مسلم بيمينه فقد أوجب الله له النار هر کسی ماری مسلمانێک بنا حق بسیۆن داگیر بکا و بیخوا و بیبا بۆ خۆی ئاگری جهنمی بۆ خۆی واجب کرد وحرم عليه الجنة وخوای تعالى بهشتی لسر حرامەکە جا کابرایەک لەوێ وتی فقال له رجل کابرایەک لەو کاتە لەناو ئەصحابەکانە وتی ئەی پێغەمبەری خوا فقال له يا رسول الله وإن كان شيئا يسيرا يا رسول الله يعني عاد شتيك عوه بنسي شتيك كم پیغمبر إخوة صلى الله عليه وسلم فرموي وإن كان قضيبا من أراك فرموي حتى أجر أو تشتي كداجير يكي حتى أجر يك سواك يبي دار سواك هي حتى دار سواك يكيشبه بري أم حديثي پیغمبرك صلى الله عليه وسلم ام حديثة طبعا خوش كان امامي مسلم بماني اجريتوا ديتر يعني انسان تخوا شون يمت ناتوقين شون ناترسين لوي كتشندين مالي خلق من بنا حق داگير كردوا چندين مالي خلق داگير اكين بنا حق ام الراسيون شي لسر اخوا لمحكمة براينا ام سوني محكمة زور خطرة براسي ام سوني محكمة هەنیە کەسێ زۆر غەڵەت لە سوێنی محکەمەت یەگەیشتووە هەنیە کەسێ وا ئەزانێ هەنەتان بیستە ئەڵێ کابرا سوێنی خوارد بە درۆ ئەگەر سوێنی خوارد سوێنەکەی کەوت 3 ڕۆژ ڕۆژوو بگرێ ئەمە قسەیەکە ناو خۆمانە باوە طبعا خۆشەویستەکانم تو ئەگەر سوێنێکت خوارد و سوێنەکەت کەوت وا نەبوو خوای تەعالە لە قورئانە ئەفەرمێ نانی دە فەقیر بدە یان کەلپەلیان بۆ بکە بۆ دە فەقیر یان عەبدی ڕزگار بکە اگر امانت نبو ام جاءتواني سير روج روجو بگی اگر اوت نبو نانی د فقیرکت نبو خوا کلپلی د فقیرکت نبو نتواني عبد الرزقار بكي سير روج روجو بگره طبعا زور بمن امرو نانی د فقیری هي تو اگر من اساس وينكم خوار لسر موضوعي
وتم بۆ نمونە وتم من وتم ڕۆژی جمعە جەژنە سوێنێکم خواردوتم ڕۆژی جمعە جەژنە بۆ نمونە دەرکەوت ڕۆژی جمعە نییە و ڕۆژی پێنجشەممە بوو جەژن ئەوە لەو کاتە من ئەبێت چی بکەم ئەتوانم نانی دە فەقیر بدەم کەفارەتەکەی نانی دە فەقیرە یان کەلپەلیان بۆ بکەم بۆ ئەو دە فەقیرە یان وەکو عەبدێک ئازاد کەم طبعاً عەبد ئیمڕۆ نییە بەڵام ئەگەر ئەمە نەبوو سێ ڕۆژ ڕۆژ وەگری ئەگەر ئەمانە نەبوو سێ ڕۆژ ڕۆژ وەگری ئەم حەدیثە طبعاً خەڵکانێک هەیە زۆر بەغەڵەت لەم حەدیث عفوا لەم ئاەتە تێگەیشتون طبعاً ئەمە ئاەتی قورئانە ئەمەی کە عەرزم کردن ئاەتی قورئانە خەڵکێک هەیە زۆر لەم ئاەتە بەغەڵەت تێگەیشتووە طبعاً ئەم قسە بۆ جەنابتان حەزەکەم زۆر ئاوانە ڕوونی کەمەوە تا ئیتر هیچ مەجالی قسەکردن لەم مەوزوعە نەمێنێ خۆشەویستەکانم ئەمە بۆ سوێنی مەحکەمە نییە برا بە ڕێزەکانم ئەمە ئەوە نییە تۆ بمۆی بۆ مەحکەمە و من شایەتیەکی درۆت بۆ بدەم بێژم ئەو تشتە وایە و یەک شایەتێکی جوان لە بەردەم حاکمە بێژم قەسەم بەخوا ئاوا بووە درۆ ئەمە ئەوە نییە ئاخر خەڵکەیە ئەڵێ مامۆستا وەڵا فڵانە کەس بردمی بەخوا ئیحراجمی کرد و ناچارمی کرد و بردمی لە مەحکەمەیە سوێنێکی پێم دا بەخواوە درۆیشۆ بوو تخوا مامۆستا کەفارەتەکەی چەنە با بیدەم کەفارەتەکەی چەنە با بیدەم کەفارەتی نییە ئەوە یەمینی غەموسە یعنی یەمینی غەموس پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردو یعنی ئەو سوێنەی کە لەسەرەوە تاپێت ئەگرێ لە تاوان هیچ مەجالێکی تیانە ها گوێ بگرن لەم حەدیثە گوێ بگرن عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس کە خۆی و باوکیشی سەحابە بوون خوایان لێ ڕازی بێ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی الکەبائر فەرمووی گوناحە گەورەکان الئیشراک بالله هاوبەش بڕیاردان بۆ خوا دوو ئازاردانی دایک و باوک عقوق الوالدین سێ قتل النفس واتە خەڵک کوشتن زەلامێ بکوژی کەسێ بکوژی نەک هەر زەلام مناڵ بێ گەورە بێ بچووک بێ ئێمە فێر بووین نەژین زەلامێ بکوژی وازانین ژن بکوژی اعتیادیە قتل قتڵە ئەگەر زەلامێ بێ عمری 80 ساڵ بێ 60 بێ 50 بێ 40 بێ 10 بێ 20 بێ 5 بێ 3 بێ 1 ساڵ بێ 1 مانگ بێ 9 مانگان بێ 8 مانگان بێ 4 مانگان بێ 1 مانگان بێ لەسکی دایکە کوشتنە مرۆڤێکت کوشت قتلی نەفس دوای ئەوە سەیرکن برا بە ڕێزەکانم کەبائیر شەریک بۆ خوا قەراردان ئازاردانی دایک و باوک قتلی نەفس یەکسەر دوای ئەوە لە چوارەما پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم اليمین الغەموس سوێنێک کە ئەدنا لە قوڕ تێگەن کە سەر تاپات ئەگرێ لە گوناح یەمینی غەموس یعنی ئەو سوێنەیە لە بەردەم حاکما بیخۆی بۆ داگیرکردنی ماڵی مسلمانان بۆ فەوتاندنی کابرایە بۆ ئەوەی کە تاوانبارێ لە سجن دەرکەی بۆ ئەوەی تاوانبارێ لە سجن دەرکەی سوێنی مەحکەمە زۆر خەتەرە براینە واللهی چشتان بە چاو خۆتان نەبینی بێ قەت سوێنی لەسەر مەخۆن قیامەتی خۆتان مەسووتێنن ئێمە ملەتێکی زۆر عەجیبین من هەنێشت لەم ملەتەی خۆمان ئەبینم زۆر سەیر و سەمەرەیە زۆر عەجیبە ئێستا لەو بەردەمە کابرایە سنووق تەماتەی داما بێ تەماتە بفرۆشێ سیارەیە شووتی هاوردی بێ شووتی بفرۆشێ توخوا چەند تەئکید دەکەین تا بزانین تەماتەکەی باشە یان شووتێکە سوورە و ناوەکە و شیرینە ئەم دیم و ئەو دیمی شووتێکە ئەکەین دڵمان هەر تەسکینی ناکە بڕێ تڵپەتڵ لێ دەین دڵمان هەر تەسکینی ناکە دوای ئێژین وە شەرتە یا وە شەرت نییە کابرای ئێژی ئەگەر بێژێ وە شەرتە یا لە بۆ من شەرت کە شەرتێکە ئەبەوەش دڵت تەسکینی نایە ئەمجا قەپێکشی لێ دەی تا شیرین ئەبێ ئەمجا ئەیکڕی ئێژی باشە ئەمجا پارەکە دەی مرتاحی هیچ لەوە شەرم ناکەی لە بەردەم خەڵکیشایە بەس لەوە قیامەتت ئەسووتێنێن هەنێ مەسائلێت دنیات ئەسووتێنێ زۆر اعتیادیە یەکسەر مۆرێکی پیاکەیت و شایەتی لەسەرەدەی
تاوانبارێک لە سجن دەرەکەی ئەیهێنیتەوە بۆ تاوانکردن. جاری وایە ئێمە بۆ چشتە بچووکەکان چەندێک تەکیدیەکەین، بۆ شووتیە هەتا ئیکڕین چەندێک تاکی دەکەین، بەڵام بۆ شتەکانی تر زۆر ئاچادیە. یەک کەس پرسیار لە مامۆسای ئاینی ناکە بڵێ مامۆسا بەیانی من ئەمۆن شایەتێکی درۆم پێدەن، خوا زەحمەت نوێ حرامە یا حەڵاڵە. دوای ئەوەی کە شایەتەکەیدا ئەمجا تەلەفۆنێکت بۆکە مامۆسا وڵات چەندێک کەفارەتەکەیەتی با کەفارەتەکەی بدەم. قڕ بەسەر کەفارەتی چی و قڕی چی و شکیلەی چی ئەمەیە نەکبەتی. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم اليمين الغموس. ئەصحابەیە کوتی ئەی پێغەمبەری خوا يمين الغموس چییە؟ فەرمووی ئەو یەمینەیە کە چی الذي يقتطع مال امرئ مسلم، ئەوەی کە حەقی خەڵکی تر داگیرکە، ماڵی خەڵکی تر، سامانی خەڵکی تر تۆ سوێنی لەسەر بخۆی بە درۆ. ئەمە یەمینی غەموسە کە ئینسان لە ناو ئەبا بەڕاستی برا بەڕێزەکان کە سەر تاپا غەمستەکە لە گوناح و لە تاوانە. جا بێ ئاگامان لە خۆمان بێ وریا بین، هەوڵ بدەین کارێ بکەین بەڕاستی بۆ دین و دنیامان باش بێ. قەت ئینسان شایەتێکی نەحەق بۆ هیچ کەسێک نەدا. کەسێک مستحق شایەتی حەق نەبێ، مستحق نەبێ شایەتی بۆ مەدە، بە چاو خۆت شتێکت نەبینی بێ شایەتی بۆ مەدە. یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی، یا ڕەبی خوایە ئیمانمان سەلامەت بکەی، یا ڕەبی خوایە لە بەڵاو موسیبەتی ئەم دنیایە بمان پارێزی، یا ڕەبی کارێک نەکەین تۆمان لێ تووڕە بکە، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت لە تاوان و گوناحی ئەم دنیایە بمان پارێزە، یا ڕەبی لە فیتنەکانی ئەم دنیایە بمان پارێزە، یا ڕەبی خوایە ئیبتیلا و بەڵایە و ئیمتیحانمان نەکەی بە چ شتێک کە نەتوانین بەرگەی بگرین، خوایە تاقیمان نەکەیتەوە بە چ شتێک کە نەتوانین بەرگەی بگرین، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئیسلاحمان بکەی، ئیسلاحی ماڵ و مناڵمان بکەی، ئیسلاحی خێزان و هاوسەر و کەس و کارمان بکەی، یا ڕەبی ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکە و کەس و کارمان بکەی، یا ڕەبی ڕەحم بە باو باپیرانمان بکەی، ڕەحم بە هەموو کەس و کارمان بکەی کە لە پێشان مردوون، یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە لێت ئەپاڕێمەوە پاڕانەوەی کەسێکی زەلیل، یا ڕەب العالەمین. خوایە ئەم ڕۆژانەی کە ماوانە لە ڕەمەزان، خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بەری ئەوانەمان بخەی کە لەم مانگە ئازادیانەکەی، یا ڕەبی بەری ئەوانەمان بخەی کە لەم مانگە ئازادیانەکەی، یا ڕەبی لە عوتەقای مانگی ڕەمەزان حەسابمان بۆ بکەی، یا ڕەبی خوایە تاعەت و عیبادەتی ئەم مانگەت لێمان قبول کردبێ، یا ڕەبی خوایە ڕۆژوو شەو نوێژی و نوێژەکان و زکرەکان و دوعاکانت لێمان قبول کردبێ، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت خوایە هەر کەسێ احتیاجێکی هەیە بۆی جێبەجێ بکەی، هەر کەسێ نەخۆشی هەیە خوایە شیفای بدەی، یا ڕەبی هەر کەسێ گیراوێکی هەیە بۆی دەربەز بکەی، هەر کەسێ احتیاجە و قەرزارە خوایە بۆی دەبر بکەی، یا ڕەبی خوایە هەر کەسێ هەر شتێک لە ناو دڵیایەتی خوایە ئەوە ئێمە لێرە دوعا ئەکەین خوایە بۆی جێبەجێ بکەی، خێری دین و دنیای تێ بخەی بۆی، یا ڕەبی خوایە، یا ڕەبی خوایە خۆت داوات کردووە، خۆت ئەمرت کردووە لە قورئانە فەرمووتە ئودعونی، واتە ئەمرت کردووە کە ئێمە داوات لێ بکەین، و فەرمووشتە وعدت داوە فەرمووتە ئەستەجیب لەکم، من وەڵامی دوعاکانتان ئەدەمەوە، خوایە ئەوە ئێمە ئەمرەکەی تۆمان جێبەجێ کرد داوات لێ ئەکەین، یا ڕەب العالەمین. خوایە تۆش وعدەکەی خۆت بەجێ بێنە بۆمان، یا ڕەبی وەڵامی دوعاکانمان بەرەوە، یا ڕەبی خوایە، یا ئیلاه العالەمین. خوایە ڕووسوری ڕۆژی قیامەتمان بکەی، ڕووسپی ڕۆژی قیامەتمان بکەی، خوایە ڕووڕەشی ئەو ڕۆژەمان نەکەی، خوایە بەڕووڕەشی نەگەینەوە حزوری پێغەمبەرەکەت، خوایە شەرمەزاری دیوانی پێغەمبەرەکەتمان نەکەی لە ڕۆژی قیامەتە، یا ڕەبی خوایە لە ساحەی مەحشەرە بمان خەیتە ژێر سێبەری خۆت، یا ڕەبی لە ساحەی مەحشەرە بمان خەیتە ژێر سێبەری خۆت، یا ڕەبی تای ترازووی چاکەکانمان قورس بکەی، تای ترازووی خراپەکانمان سوک بکەی، یا ڕەب العالەمین. آمين آمين. سبحان ربك رب العزة عما يصفون.